کاک ئەحمەد سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت بۆم دیمانە کورتە لە کوژرانی قاسم سلەیمانیەوە بۆ کوژرانی محسن فەخریزادە زانای ئەتۆمی ئێران چ شتێک لە استراتیژەتی ئێران دەگۆڕێ؟ ئاڵوگۆڕێکی زۆر گەورە بوو کاک بەڵێن لەبەر خاچەوە کە ئەم ساڵی 2020 کە بۆ هەموو دنیا بوو بە ساڵێکی تایبەتی تر هەتا لە مێژوودا دەمێنێتەوە بۆ ئێران بە تێرۆری کەسی دووهەمی ڕژیم دەستی پێکرد و بە بۆچوونی من ڕژیم ئفلیج بوو ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی 2020 و بە تێرۆری محسنی فەخریزادەش کە بڵێن کۆتایی پێهات ئەوە دیسانەوە نیشانیدا کە ئەو لاوازیە کە چاوەڕوان دەکرا ئێران تێپەڕی کردبێ معلوم بوو کە نەک تێپەڕی نەکردووە لابازی ئەمنی و ئاسایشی ناوڵات بەڵکو قوڵتریش بووەتەوە و ئەمە کارتێکردنی هەبوو لەسەر باڵەکانی ناو کۆماری ئیسلامی ئێران لە پەنای قەیرانی ئابووری و ئەو بارودۆخە قەیراناویەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. کاک ئەحمەد لە ساڵی 2020دا وێڕای سزاکانی ئەمریکا بەسەر ئێران و کاریگەریەکانی پەتای کۆڕۆنا لە ئێراندا بە شێوەیەکی ئێجگار بەرچاو بەربڵاو بووە. ئێران لە ڕووی هەم ناوخۆی وڵاتەکەەوە لە دەرەوەش ڕوبەڕووی کۆمەڵی قەیران و گرفت بووە، بەڵام نەمان بینی ڕەفتارەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بگۆڕێ هەروەک چۆن هاوڕایەکیشمان لە کۆمەلگای نێونەتەوەییدا بەدی نەکرد. بۆچی؟ لەبەر خاتریەوە کە ئێران جارە بە نیسبەتی کۆڕۆناوە لەو وڵاتانە بوو کە لەبەر پارە و لەبەر ئەوە کە سوپای پاسداران فڕۆکەی ئاژانسی فرۆکان ئەوانی مهران ئەیری بوو هاتوچووی چینیانە کرد، خەڵک زۆر هۆشداریاندا بەڵامان دەربەز نەبوون لەبەرەوە پارەی باشیان وەرەگرت و لەگەڵ ئەوەشدا هەڵبژاردنێک کرا لە سەرەتای ئەم ساڵەدا و هەم هەڵبژاردنەکە و هەم ئەو هاتوچوانە وەزەکەی خراپ کرد لەبەر ئەو بارودۆخە ئابووریە خراپە و ئەو گەمارۆ سەختە کە لە سەریان بوو ئێران نەیتوانی ئەو ئەندازەی کە جاران بووی پەل باوێژێ بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەبەر ئەوەی هیچ زانوساندنێکی نەبوو بەرامبەر بە ڕۆژئاوا و لە ناوخۆشە بە توندی پێشێلکاری مافی مرۆڤ بوو بۆیە لە دەرەوە هیچ ئاوڕێکی ئەوتۆیان بۆ نەدایەوە. چۆن ئەکرێ کارێک بکرێت لەسەر ئاستی جیهان کە هاوڕاییەک بەرامبەر بە سیاسەتە شەڕانگێزیەکانی ئێران لە ناوچەکەدا دروست ببێ؟ ئێران دەبێ یەکەم سیاسەتەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕێت، دووهەم واز بێنێ لەو هەموو درۆکردنە هەر 5 ڕۆژ پاش کوژرانی قاسمی سلێمانی فڕۆکە ئوکراینیەکەیان خستە خوارەوە لەسەر تاران. ئێستاش ئینسانە گەرچاوی لەکە بەلایەوە سەیرە چۆن دەکرێ لە پەناگوێی فڕۆکەخانەی تاران دژەموشەکی ئاوەهادا بمەزرێنی و دەستکەی بە تەقەکردن بەبێ ئەوە فڕۆکەخانەکە داخرابێ بەبێ ئەوەی بەرپرسانی سەرەوە ئاگادار کرابێتن. بەڵام معلومە کە ئەمە وانە ئەمە وانە ئێران وڵاتێکی سەر لێ شێواوی لە بارودۆخێکی زۆر قەیراناویایە کە ناوێت دەست هەڵبگرێ لە سیاسەتەکانی خۆی لەگەڵ ئەوەشدا کە بەداخەوە هیچ ئۆپۆزیسیۆن و ئالتەرناتیڤێک نییە بۆ ئەم ڕژیمە بۆیە توانیوێتی سەر ڕای هەموو شتێک درێژە بە ڕەوتەکەی خۆی بداوە، بەڵام بە تەواوی بۆی ناتوانێت بچێتە سەر. من پێم وایە قەیرانی گەورە بەڕێوەیە لە ئێران. قەیرانی گەورە بەڕێوەیە، بەڵام ئایا هاوڕایی کۆمەڵگەی نێونەتەوەیی لەسەر دەبێیاننا؟ باوەڕ ناکەم کە دەڵێن کۆمەلگەی نەونەتەوەیی ترامپ ئەگەر بمایە دۆخەکە بارودۆخەکە جۆرێکی ترە بوو، بەڵام بەهاتنی دەوڵەتی جۆ بایدن لەلایەک و لەلایەکی تریشەوە بۆ بەرژەوەندیە قوڵەکە چین و رووسیا هەیەە بە تایبەت چین کە دەزانن ڕێکەوتنێکی 25 ساڵەی واژۆ کردووە لەگەڵ ئێران کە ئێرانیەکان زۆر ڕەخنیان هەیە لەسەری لەبەرەوە کە بەڕاستی نازانن چەندە ئیمتیازی گەورە دراوە بە چین. ئەگەر جۆ بایدن دابنین لە پەنای چین و لە پەنای رووسیا دەتوانین ئەو پێشبینیە بکەین کە ئەوروپاش بڕێک نەرمتر بێتەوە بەرامبەر بە ئێران.
لە ساڵی 2020دا ئەلبەتە سەرکوتکاریەکان پێشێلکاریەکان زەوتکردنی مافەکان لە کۆماری ئیسلامی ئێراندا درێژیان هەبووە بە هەمان شێوەش لە بەرامبەردا شەپۆلی ناڕزاییەکان ئەگەر زیاتر نەبوو بن بە دڵنیاییەوە کەمتر نەبوون. پێویستە چ جۆرە خوێندنەوەیەک بکرێ بۆ ئەو شەپۆلی ناڕزاییانە. شەپۆلی ناڕزاییەکان ئەگەر کۆرۆنا نەبووایە و ئەگەر بربەستی کۆرۆنا نەبووایە لەگەڵ قەیرانەکانی ترا کە هاتنە پێشەوە بۆ ئێران بێگومان لە ساڵڕۆژی بەتایبەتی خۆپیشاندانەکانی ساڵی پار دەمانبینی کە خۆپیشاندان بکرێ، بەڵام لەلایەکەوە کۆرۆنا دەستی خەڵکی بەستووە، لەلایەکی تریشەوە ئەوەندە تونند و تیژیەکە زۆر بووە و ئەوەندە سەرکوتکردن ێزگار زۆر بووە و بڕاستیشی لە دەرەوەیش نەوعێک بێدەنگی هەیە. من سەرنجەمەدا بۆ نمونە ئەوەی کە لە ئوکراین لە بەلاڕوس ڕوویدا لەگەڵ ئەوەی کە لە ئێران ڕوویدا لە یەک زۆر عجایب لەسەرێکەوە زۆر دوور نەبوون، بەڵام ئەوروپا زۆر حساستر بوون بە بێلاڕوس هەتا بە ئێران سەبارەت بە پێشێلکاری مافی مرۆڤ. کاک ئەحمەد لەگەڵ بە تەواوەتی کە بڵین ڕەچاوی ڕووداوەکانی 2020 ئێران بکەین ئەکرێت چیمان پێ بڵێ بۆ 2021؟ ئەوەمان پێ دەڵێ کە ئێران لە بارودۆخێکی زۆر قەیراناویایە و ئەو دەسەڵاتە تندڕەوەی کە ئێستا لە ئێرانە وردە وردە لە هەڵبژاردننی ساڵی داهاتوودا بەهاری داهاتوو ئیتر سەرۆکایەتی کۆماری ژەکەوێتە دەستیان توانایی ئەوەیان نییە جواب بە داخوازەکانی خەڵک بدەنەوە، توانایی ئەوەیشیان نییە کە دانووساندنێکی ڕێکوپێک لەگەڵ ئوروپا و ئەمریکا و تەنانەت لەگەڵ رووسیا و ئەوانەشدا بکەن. خەڵکێکی ناڕازی، قەیرانێکی ئابووری زۆر و دنیایەکی ناڕازیش بەرامبەر بە ئێران، بارودۆخی ڕێبەران و دەسەڵاتدارانی ئێران زۆر زۆر سەخت و دژوارە بێ، بەڵام بەداخەوە وەک عەرزم کردن لەبەر ئەوەی کە ئالتەرناتیڤێکی وانییە لە بەردەمیانە ئەتوانن درێژە بە حکوومەتەکەیان خۆیان بدەن و بە ئەوەش بڵێم کە بەداخەوە گەلی کوردیش لەم بینەدا یعنی لەم ساڵەدا قوربانی زۆری داوە و ئازاری زۆری چێشتووە، هەر لە کۆڵبەرەکانەوە بگرە هەتا ئیعدامکردن و هەتا ئەنواعی سەرکوت و پێشێلکاری تری مافی مرۆڤ لە کوردستان هەروەکو لە بەشەکانی تری ئێران. کاک ئەحمەد سوپاست دەکەم بۆ ئەم دیدارە کورتە. زۆر سپاس بۆ ئێوەش.